گیانی وەرزشی ناونیشانی یاری نێوان پێشمەرگەی سلێمانی و گازی باکوور بوو. لامیانی یاریەکانی هەفتەی سیانزەیەمی خولی پلەیەکی یانەکانی عێراق یانەی پێشمەرگەی سلێمانی لە شاری کەرکووک بووە میوانی یانەی گازی باکوور. ئەگەرچی پێشمەرگەی سلێمانی لە ڕکابەریکردنیێرێکە لە یانەکانی ناسریە و کەربەلادا لە گرتنی پێشەنگی گروپەکەی بۆ گەیشتن بە خولی ناوی عێراق، بەڵام لە دەستپێکی یاریەکە گۆڵێکی لالایەن ژیار گۆڤەندەوە بەخشیە یانەی گازی باکوور. ئەمەش لە پێناو قەرەبووکردنەوەی ئەو گۆڵەی کە لە دواساتی یاریەکەیان لە قۆناغی یەکەمدا لەسەر یانەی ڕکابەری تۆماری کردبوو کە هەرایەکی گەورەی لێکەوتەوە. پاش تۆمارکردنەوەی گۆڵەکە یاری لە نێوان پێشمەرگەی سلێمانی و گازی باکوور دەستی پێکرد. هەردوویانە لا سەرەتاوە بەهێزی دەرکەوتن، بە تایبەت پێشمەرگەی سلێمانی هەرزوو کۆنتڕۆڵی یاریگای کرد. ئەمە ژوای کرد لە خولەکی 27 دانا مستەفا پاش چەند گۆڕانکارێکی جوان لە نێوان یاریزانانی پێشمەرگە گۆڵی یەکسانبوونەوە بۆ پێشمەرگەکانی سلێمانی تۆمار بکاتەوە. جێمی یەکەمیش با گۆڵێکی یەکسان بۆ هەریانەیەک بە کۆتا هات. لا جێمی دووەمیش پێشمەرگەی سلێمانی جارێکی دیکە کۆنتڕۆڵی یاریگای کردەوە. لە خولەکی 47 ژیار گۆڤەند توانی گۆڵی دووەم و پێشکەوتن بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار بکات کە ژیار گۆڤەند بوو بە ناوی دیاری نێو ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگەی سلێمانی و گازی باکوور. دواتر یاریەکە ئاسێکی بەرزتری بۆ تیپی گازی باکوور بەخۆوە بینی. لە ڕێگەی تۆپێکی وەستاوە حوسێن جەمال توانی گۆڵ یەکسانبوونەوە بۆ گازی باکوور تۆمار بکاتەوە. پاژەم گۆڵا جارێکی دیکە پێشمەرگە هێرشەکانی بۆ سەرگۆڵی گازی باکوور چڕ کردەوە. لە سێ بۆنەی جیاوازدا پێشمەرگەی سلێمانی سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ. سەرەتا ژیار گۆڤەند هەلێکی زێڕینی لەدەستدا و پاشان دانا مستەفا و دواتریش ستونی گۆڵ ڕێگری کرد لە ئاراز مستەفا کە گۆڵی سەرکەوتن بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار بکات. سەرنجامی ژارەکە بە دوو گۆڵی یەکسان بۆ هەر لایەکیان بە کۆتات و بە گیانێکی پڕوەرزشیشەوە یاریزانانی هەردوویانە یاریگایان بەجێهێشت. بەم یەکسانبوونەش یانەی پێشمەرگەی سلێمانی بە 25 خاڵە و بە جیاوازی گۆڵ لە پێشەنگی ڕیزبەندی کۆمەڵەی دووەمی خولی پلەیەکی یانەکانی کوردستان ماوەتەوە.